سڵاو هاوڕێن بەخێربێنەوە بە ڤیدیۆیەکی تازە. بێگومان لە ڤیدیۆیە حەزم کرد پێداچوونەوەکی زۆر خێرا بکەم بۆ زنجیرەی Better Call Saul. طبعاً Better Call Saul زنجیرەیەکی تۆزێک جیاوازە وەک زنجیرەکانی تر نییە. خۆی بەو زنجیرە دەڵێن پریکوێل چییە بە ئینگلیزی بۆ کەسانەی کە زاراوەی نازانن؟ یعنی ئەم زنجیرەیە باسی کۆمەڵە ڕووداوێک و کۆمەڵە چیرۆکێک دەکا پێش زنجیرەیەکی تر کە ڕەبتە بەو. طبعاً Better Call Saul وەک ناوەکەی هاتووە خۆی ئەم زاراوەیە کە ڕێکلامی سۆڵ گودمان بوو لە زنجیرەی برێکینباد مەحامیە بەناوبانگەکەی کە لە برێکینباد هەیە. طبعاً ڤینس گڵیگن نووسەری برێکینباد هەڵسا بە دروستکردنی ئەو زنجیرەیە کە پێی دەڵێن Better Call Saul کە باسی ژیانی سۆڵ گودمان دەکا لە بیدایەتەوە لە سەرەتاوە تا ئەو دەقەی دەگاتە کەچی بەسەردێتن لە برێکینباد. طبعاً ئێستا بۆ نمونە ئەو جیاوازەکەی چی لەگە برێکینباد کە سەیری وۆڵتەر وایت دەکەی بۆت بە دیار ناکەوی، یعنی هیچ شتێک نازانێت لەسەر وۆڵتەر وایت چی بەسەردێ و چۆن گەیشتۆتە ئەو لێڤڵانە، یعنی بە چ هەنگاوە گەیشتوتە ئەو ڕووداوانەکە لە زنجیرەکە پیشاندەدا. بەس Better Call Saul وانییە بزەبت ئەو دەقەی کە سیزنی یەک دەیبینی باسی ژیانی سۆڵ گودمان دەکا تا ئەو دەقەی دەکاتە برێکینباد، یعنی تۆ بەس ئەو بەینە نابینی ئەو نێوانە چۆن بەرز و نزم دەبێتەوە چیرۆکەکە و ڕووداوەکان و شتەکان، بۆیە وات لێ دەکات زیاتر ڕادکێشی دەڵێ ئەمە ئێستا ئەو سینەیە کە وای بەسەردێ چونکە تۆ زانیارێک تێ لە برێکینباد کە وای بەسەردەیان وای بەسەر نایە. طبعاً خۆی سۆڵ گودمان لەو زنجیرەیە کە دەست پێ دەکات بە ناوی جیمی میگێڵ، خۆی لە ڕاستیدا ناوی جیمی میگێڵە، بەس کە تۆ لە برێکینباد نازانی ناوی جیمی میگێڵە، ناوی سۆڵ گودمانە. لەوێن پیشان دەدا هەموو چیرۆکەکان چۆن ئەو کەسە لە جیمی میگێڵەوە دەبێتە سۆڵ گودمان. طبعاً سیریسەکە وەک پێم وتن ئەوە پریکوێڵ بۆم شەڕحکردن بۆم ینی وازەحکردن کە مەبەستم چییە. خۆی یەک دوو پۆینتی حەزم کرد باسی کەم لەسەری. طبعاً یەک لە پۆینتەکان ئەویش ئەوەی جورئەت، یعنی بەجددی ڤینس گڵیگن کە برێکینباد کە تەواو بوو برێکینباد لە تۆپ بوو، هەرچی خەڵات و شتیوە هەبوو بردی، هەرچی شت هەبوو بردی، هەرچی ڕەخنەگەری سینەماییە بە باشی ڕەخنەی بۆدا. بە مجەڕەد فکرکردنەوە زنجیرەیەکی تر دروست بکەی و باسی هەر ئەو جیهانەی برێکینباد بکە بەس لە تایملاینێکی جیا لە کاتێکی جیا لە مەنزوری نەفەرێکی جیا ئەو بەجددی جورئەتی دەوێت. یعنی شتی باش دائیمەن دەڵێن دەستکاری مەکە با تێکی نەدەی، یعنی زۆربەی ئەو مەفهومە لای هەموو کەسمان هەیە کە دەستکاری مەکە بۆی تێکی نەدەی، ئەو لەگەڵ وەش ئەو جورئەتەی کرد کە دەستکاری بکاتن و تێکیشی نەدا. طبعاً Better Call Saul لە زنجیرە هەرە باشەکانە تا ئێستا بینی بم لە ئەو زنجیرانە کە بینیمە. و طبعاً خۆی شتێکی تریشەیە زۆربەی کریدیت و زۆربەی ئەوەکەی دەگەڕێتەوە بۆ برێکینباد. لە بەرەوەی برێکینبادمان بینیوە بۆیە تاشەی Better Call Saul دەکەین حەزمان لێ لە بەرەوەی یەک جیهانە و یەک شتە. بەس ئەگەر برێکینبادمان نەبینی بە تەکیدم لۆی زۆر بەمان سەیری Better Call Saulمان دەکرد. بەس ئەگەر تۆ برێکینبادت بینیوە بەڕای من بڕۆ سەیری ئەو سیریسە بکە، لەبەر ئەوەی بزەبت دەباتە جیهانی برێکینباد و ئەو سینەماتۆگرافیە و ئەو دیمەنانەی کە چەند دەقە لەسەر شاشەیە قسە ناکەم بەس بە ڕسم تێت دەگەینی مەبەستی چییە. بۆیە تا بڵێ زنجیرەیەکی جیاواز و خۆشە و ئەگەر زۆر ینی هاوادارێکی سەرسەختی برێکینباد بی، بۆیە بەجددی لێ بێزار نابێگە سەریکەی. و یەک دووشتی تریشە بوویستم لەسەر ئەو سیریزە باسی کەم. ئەو سیریزە طبعاً زۆربەی کەرەکتەرەکانی برێکینبادی تێدا عادا جێسی پینکمان و وۆڵتەر وایت، یعنی مەسەلەن خۆی نامەوێت لێرە وا تێبگەی کە من ئەو زنجیرەی سپۆیل دەکەم لەو دەقەوە ئەگەر ناتوێت یەکشت لەسەر ئەم زنجیرەیە بزانی و ڤیدیۆی داخە، بەس من بەس باشی پڵۆت سەمەری دەکەم کە
لا هندێک کەس ئەو بە سپۆیل حساب نییە، لا هندێک کەس بە سپۆیل حسابە پلۆس سەمەریت یان مەسەلەن کە تۆ دەچی IMDb دەکەوێت یان وێبسایتێک دەکەوێت باسی فیلمێک مسلسلێک دەکا بە 3 سار دێر باسی ئەو ئەحداسەکان دەکا بە شەرتێک کە وەت لێ بکە سەیری شتەکە بکەی و لێش سپۆیل نەبێ. من هەر باسی پلۆت سەمەری دەکەم یان ناچمە ناو ئەحداسە دوور و درێژەکانی ناو مسلسلەکە. طبعاً وەک وتم ئەو زنجیرەی زۆربەی کەرەکتەرەکانی برێکینبادی تێدایە. عائلەی خێزانی سەلەمانکە تووکۆ و هێکتۆر سەلەمانکە و طبعاً کەرەکتەرێکی تازە تریش تێداوی زۆر شازنایی لۆڵا سەلەمانکە و زایدەن گوستاڤۆ فرینک ئەوستە شازەکەی برێکینباد تووکۆ وەک وتم زۆربەی ئەو کەرەکتەر مایک کە چەڵەکە کە شتە عەجایبە کە ئەوی پیاوی دەسەڕاستی گوستاڤۆ زۆربەی شتەکانی ژیانی برێکینبادی تێدایە. طبعاً تا ئێستا بەس وۆڵتەر وایت و جێسی پینکمانی تیانە. خۆی زنجیرەکە لە 5 سیزن پێکاتوە 4 سیزنی لە نێتفلیکسێ حالیان دەتوانین چی سێریکەی سیزنی 5 نییە تا ئەو دقیقە و ڤیدیۆم ڕیکۆرد کردیە. خۆی مەفرۆزە ئەو ساڵ دەست پێ بکەن بۆی سیزنی 6 تۆمار بکەن. خۆی ئەتا ئێستا زۆربەی دەنگۆکانەوە دەڵێن کە 6 سیزنە و سیریزەکە کۆتایی پێدێ. طبعاً دیعایەکیشیە بەس ئەکید نییە کە دەڵێن لە سیزنی 6 احتیمالە جێسی پینکمان و وۆڵتەر وایت بێنە ناو سیریزەکە لە چەند زنجیرەکە لە چەند دیمەنێک بەس تەسەوڕ ناکەم چونکە ئەحداسەکان زۆر ماوێتی کە ئەم دوانە یەک بگرن و ببنە ئەو شتەی کە لە برێکینباد هەیە. طبعاً ئەگەر ئێستا لە هەر یەکێکمان پرسی بچی بڵێ ئەگەر زنجیرەیەکی زۆر زۆر ناجح و سەرکەوتووتەیە کە تەواو بوو دەتەوێت زنجیرەیەک دروستکەی لەسەر جیهانی ئەو زنجیرەیە ینی پێش ئەو زنجیرەیان دوای ئەو زنجیرەیە دائیمەن دەپرسی دەڵێ دەتەوێت لە منزوور و لە بینینی کام کەرەکتەری دروستیکەی. ئێستا ئەو پرسیار لە هەر هەمومان بکەین لەسەر برێکینباد هەمومان بەبێ یەک و دەڵێن گوستاڤۆ فرینک کەس ناڵێن سۆڵ گودمان. طبعاً ئەوە وا لێرە عەبقریەتی ڤینسکڵی گەنی پیشان دەدا کە نووسەری برێکینبادە کە لەو ئەو هەموو کەرەکتەرێکی و سۆڵ گودمەنی هێنا محامیەکی زۆر بێ مەبدە و خوێڕی و ئەوستانە جیهانێکی لە دەوروبەری دروست کرد مسلسلەیەکی ناجحی دروست کرد و ڕەبتیشی کرد بە هەموو ئەو شتانی کە لە مستەقبل لە برێکینباد ڕوودا. بۆیە تا بڵێ زنجیرێکی جیاواز خۆش من ڕێتینگی من 8 دەدەمێت لەدا. بەس ئەگەر برێکینبادت بینی و ئەگەر فانی برێکینبادی و هاوداری سەرسەختی مەفرۆزە ئەو سیریزەش بینی و زنجیرەیە بۆی زۆر زۆر تامی لێ دەکەی. نامەوێت زیاتر زۆر بچمە ناو ئەحداسەکە بۆ زیاتر بۆی لێتان سپۆیل نەبی لێرە کۆتایی بە ڤیدیۆیەکە دێنم. طبعاً ئەگەر حەزتان لێ ڤیدیۆی لەو بابەتە دروست بکەین و بەردەوام بین لە ڤیدیۆیانە لە بیر مەکەن لایکی ڤیدیۆیەکە بکەن و شێری بکەن بۆی زۆرترین کە سوودی ببینێ لای فرێندەکانت و زایدەن لە بیر نەکەن سەبسکرایبی چەناڵەکە بکەن و بە هیوای ڤیدیۆی تازە